إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. داواکارم لە خوای گەورە میهرەبان دڵەکانمان پڕکە لە ئیمان و لە تەقوا. داواکارم لە خوای گەورە و میهرەبان دانیشتنەکانمان بکات بە توێشوویەک زەخیرەیەک بۆ قیامەتمان. پشتیوان بە خوای پەروەردگار لە خزمەتی ئەم کتابەدا دەبین کە کتابی ئیمامی شێخ ساڵح بن عوثەیمین ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، نبذة في العقيدة الإسلامية. مختصرێکە چەند لاپەڕەیەکە باسی بیر و باوەڕی موسڵمان دەکات. ئێمەی موسڵمان ئەبێ بیر و باوەڕمان چۆن بێت؟ ئێمە شوێنکەوتووی ئاینی پیرۆزی ئیسلام ئەبێ عەقیدە و ئیمان و بیر و باوەڕمان چۆن بێت؟ مقدمەکەش تقریبا هەر دووبارەیە بۆی دەچینە سەر لاپەڕەی پێنج. پشتیوان بەخوای پەروەردگار الدین الإسلامی، دینی ئیسلام، ئاینی پیرۆزی ئیسلام ئەو دینەیە هو الدين الذي بعث الله به محمدا صلى الله عليه وآله وسلم. ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ئاینەیە کە خوای پەروەردگار ناردی بە جوبرەئیلدا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ئەو پەیامەی خوا کە ئاینی پیرۆزی ئیسلامە بە ئێمە بگەێنێت. ئیسلام واتە تەسلیمبوون بە فەرمانی خوا، واتە ملکەچ بوون بۆ فەرمانی خوا. وختم الله به الأديان. خوای گەورە بە ئاینی پیرۆزی ئیسلام کۆتایی بە هەموو ئاینەکان هێنا. ئەو پەیامە ئاسمانیانە کە دەهاتە خوارەوە لە پێش قورئانی پیرۆز کۆمەڵێک پەیامی ئاسمانی دابەزیە خوارەوە، بەڵام قورئانی پیرۆز کۆتا کتابی ئاسمانی بوو. محەممەدی صلی الله عليه وسلم کۆتا پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، کە ژمارەی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە حەدیثی صەحیح دەهاتووە کە 124,000 پێغەمبەرە سەلامی خوایان لەسەر بێت. بەڵێ وأكمله لعباده وأتم به عليهم النعمة ورضيه لهم دينا. بێگومان خوای پەروەردگار ئاینی پیرۆزی ئیسلامی کامل کرد بۆ عەبدەکانی خۆی. خوای پەروەردگار ناز و نیعمەتی خۆی تەواو کرد بە دابەزینی قورئانی پیرۆز، بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام. خوای پەروەردگار پەیامی خۆی، پەیامی ئاسمانی کۆتایی پێهێنا کە قورئانی پیرۆز کۆتا پەیامی خوای پەروەردگار. بەڵێ خوای پەروەردگار ڕازی بوو کە دینی ئێمە، ئاینی ئێمە تەنها ئاینی پیرۆزی ئیسلام بێت. بۆیە فلا يقبل من أحد دينا سواه. قبول ناکرێت هیچ دینێک لای خوای پەروەردگار ئیلا ئیسلام نەبێت. خوای گەورە بەس تەنها بە ئاینی پیرۆزی ئیسلام ڕازیە. هەر کەسێک ئاینێکی تر پەیڕەو کات بێگومان خوای پەروەردگار لێ قبول ناکات. ما كان محمد أبا أحد من رجالكم. محمد صلى الله عليه وسلم نباوكي زيد ونباوكي هيج كسيكي ترى لأيوة. محمد صلى الله عليه وسلم ولكن رسول الله وخاتم النبيين. هەرو گوت چۆن قورئانی پیرۆز کۆتا پەیامی خوای پەروەردگارە، محەممەدیش صلى الله عليه وآله وسلم کۆتا پێغەمبەرە صلى الله عليه وسلم وخاتم النبيين.
کۆتایی پێ هاتەوە تر پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ڕەوانە ناکرێن دوای محەممەد صلی الله عليه وسلم. وكان الله بكل شيء عليما. خوای گەورە عالمە بەوەی کێ دەکا بە پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ و چی دینێک بۆ قەومەکان دەنێرێت. خوای گەورە عالمە بە هەموو شتێک، بە هەموو شتێکی گەورە و بچووک. کەواتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كوتا بيغمرة صلى الله عليه وسلم كوتا بيامكيشي كوتا بياما كوتا الرسالة خوي برودجار بوسر آدمي زاد كان خوي قرده فرمي اليوم أكملت لكم دينكم أمر من عيني خوم كامل كربو إيوه أكملت لكم دينكم كواتا ديني إسلام عيني بيروزي إسلام دينك كاملة نقصان نییە کەم و کوڕیتیان نییە بەڵام ئیسلام کۆمەڵێک قاعیدە و بنچینەی بۆ ئێمە داناوە حکمت لەوەدا نییە کە هەموو شتێک لە قورئانی پیرۆز و لە حەدیثا باس کردێ قاعیدە دانراوە ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ئەمە قاعیدەیەکی عامە هەرچی پاک بێ حەڵاڵە ئەوەشی پیس بێ حرامە ئێتر پێویست ناکە بڵێ خوای گەورە بۆ باسی پسکیت و برنجی لە قورئانە نەکردووە باسی فڵان خواردنی قورئانە بۆ نەکردووە ئەوەی پاک بێ حەڵاڵە ئەوەی پیس بێ حرامە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی کاملە بڕۆ سەیری پەیڕەوی ئاینەکانی تر بکە کۆمەڵێک لە ئاینەکان شوێن کەوتەکانیان نابێت کتابەکەیان ببینن فڵان کتابیان هەیە بەڵام هیچ کەسێک لە شوێن کەوتوانی نایبینێت ئیلا چەند کەسێکی تایبەت نەبێ بە خۆیان بەڵام الحەمدوللا ئێمە خەڵکی شارەزا و نەشارەزا قورئانی پیرۆزی لەبەردەستایە ئەو دینەی خوا ئەو پەیامەی خوا لە خەڵک ناشارینەوە بڕۆ شوێنکەوتوی ئاینەکانی تر زۆرێکان کاتێک کە پرسیاریان لێەکەی ناوی کتابەکەی خۆشی نازانێ بە تەواوەتی و نازانێ ناوەڕۆکی کتابەکە چییە ئەوەی لە باوباپیری خۆی بیستوێتی هەر ئەوەیە بۆیە ئەگەر ئەو کەسانە گۆڕانکاریش بەسەر دینەکەیانە بکەن پێی نازانرێ بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر کەسێک وشەیەک پیتێک بگۆڕێ الحەمدوللا خەڵکی دەزانێت لە هەموو جیهاندا بۆیە خوای گەورە دینێکی کاملی بۆ ئێمە ناردووە ئەمڕۆ خوای گەورە دەفەرمێت دینی خۆم کامل کرد بۆ ئێوە بەبێ کەم و کوڕی وأتممت عليكم نعمتي ئەمڕۆ نیعمەتەکانی خۆشم هەمووی کامل کرد بۆ ئێوە هەمووی متەواتی پێتان بەخشی وەڕەضیت تەواو من ڕازیم بەوەی کە تەنها ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئێوە بێت خوا بەچی ڕازیە بەس بە ئیسلام هەر کەسێک ئاینێکی تر جێبەجێ کات بێگومان خوای پەروەردگار لێی قبوڵ ناکات ئەوەی کە خوا پێی ڕازیە ئیسلامەتیە دینداری و خواپەرستی خوای گەورە دەفەرمێ ئین الدین عند الله الئیسلام تەنها دینێک بێگومان کە لای خوای پەروەردگار پەسەند بێت کۆتا دینە کە قورئانی پیرۆز و سونەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەوە پەیامێکە دەبێ بمێنێتەوە بەڵام ئاینەکانی پێش و کتابەکانی پێش و کە لە ئاسمانەوەدا ئەبەزین کاتی بوون بەڵام ئەوەی کە خوا پێی ڕازیە هەتا ڕۆژی قیامەت ئاینی خەڵکی بێت تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە خوای گەورە بەوە ڕازی نەبوو تەورات ئینجیل زەبور سحوف کتابەکانی تر هەتا قیامەت پەیامی خەڵکی بێت بەڵام بە ئیسلام ڕازی بوو بە قورئانی پیرۆز ڕازی بوو کە کۆتا پەیام بێ هەتا ڕۆژی قیامەت سپاسی خوا دەکەین کە خوای گەورە هیدایەتمانی داوە بۆ سەر ئەم دینە ئەبێ هەموو کاتێک حەمد و سەنای خوا بکەین خوای گەورە ناز و نیعمەتی زۆری بەسەر ئێمە ڕژاندووە لە حەدیثێکی صحیحدا تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە هەموو مەخلوقات هەموو ڕۆحیانەتەکانی دروست کرد لە شوێنێکی تاریکدا لە تاریکیەکە هەموو ڕۆحی مرۆڤەکان بە تایبەتی جنەکانیشی دروست کرد وألقى عليهم من نوره خوای گەورە نوری خۆی هاویشت بۆ ناو ئەو ڕۆحانە کە لەو تاریکێدایە فمن أصابه من ذلك النور اهتدى ومن أخطأه ضله الحمد لله خوای گەورە سپاس خوای بەردەوام ماکەی لەسەری بمانبرێنی ئەوە گرنگە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە کە ئەو ڕۆحانە کە لە تاریکیدا بوون نوری خۆی بەخشی بە ئەوان جا هەر ڕۆحێک لە جن و لە ئینسان ئەو نورەی خوای بەرکەوت خوا هیدایەتی دا. الحەمدولله خوای سپاس بۆ تۆ کە ئێمەت بێبەش نەکرد لەو نورە. ئیسلام نورە، بەڵام ئێمە بە گوناه و بە تاوان تاریکمان کردووە. ئەگەر ئەو ئیسلامە لە دڵمان نابێوەکو خۆی وەڵا دڵەکانمان ڕووناک دەکاتەوە، بەڵام ئەوەندەمان غەیبەت کردووە، ئەوەندە بە دوای عیب و عاری خەڵکە ڕامان کردووە فڵان بۆ واکە، فڵان بۆ وای کرد، فڵان بۆ واکات. ئەوە ئیشی ئێمە نییە. دینداری خواپەرستی خۆت کە خەریکی عیبەکانی خۆت بە. زۆرێک لە سەلەفی ساڵح لە پێشینانی تابعین و دوای تابعین کە هەرێکێک لەوانە بەقەت 500 وەک ئێمە 1000 وەک ئیمانی بە قوت بوو، کاتێک کە یان و فڵان کەس وای کردی من جارێ خەریکی عیبەکانی خۆمم. والله هیچ کەسێک لە ئێمە باوەڕ ناکەم بە دەیەها ساڵە بگاتە ڕۆژێک و دوو ڕۆژی ئەواندا، بەڵام لەگەڵەوە خەریکی عیب و عارەکانی خۆیان بوون، خۆیان مەشغوڵ کردو بە عیب و عاری خۆیانەوە. ئیمامی ڕەبیعی کوڕی خوسەیم مەبەسمان ئەوەیە ئیسلام نورە، بەس کاتێک گوناه و تاوان مەکرد هەست بەو نورە ناگەنە دڵمانە، دڵمان ڕەشە بێت. ئیمامی ڕەبیعی کوڕی خوسەیم ڕەحمەتی خوای لێ بێ کە گەورەترین و بەناوبانگترین قوتابی ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێت. ئیمامی ڕەبیع کێ بوو؟ هەر کاتێک کە دەرئەکەوت ئەهات ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود ئەیفەرموو وەبەشیری المخبتین. الله ئەکبەر، لەو پلە بەرزە مزگەێنی بدەن بەو کەسانی کە بەڕاستی بەردەوام بۆ لای خوا دەگەڕێنەوە. دەیفەرموو ئەی ئەبوو یەزید، ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود بەو پیاوەی دەفەرموو ئەی ئەبوو یەزید، واللهی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆی ببینایە تۆی زۆر خۆشەویست، واللهی لو رآك رسول الله صلى الله عليه وسلم لأحبك. الله أكبر. ئەو ئیمامە گەورە بوو باسی ناکرێ لێرەدا، بەڵام لەگەڵەوەشا دەیفەرموو خۆم ئەوەندەم عیب هەیە پێویست ناکە بە دوای عیبی خەڵکا بگەڕێم. بەخوایەکی پیاوچاکانە فەرمووی 20 ساڵ لەگەڵیان بووم، دوو قسەی دنیایم لێ بیست، دوو قسەی دنیایی. ڕۆژێکیان بە موسڵمانێکی وت لە شارەکەتانە چەند مزگەوت هەیە؟ لای خۆمان ئەمە تەقوایە، قسەی دنیایە لایەوان. ڕۆژێتر وتی دایکت مردووە یا زیندووە. ئەوە ئیماندار بوون، ئەوانە قابلی بەهەشت بوون، نەک بەتێوەکو من و تۆ نوێژمان بۆ خەڵکە، ڕۆژوومان بۆ خەڵکە، شەو نوێژمان بۆ خەڵکە، قورئان خوێندنمان بۆ خەڵکە، زیکرکردنمان بۆ خەڵکە، قوڕ بەسەرمان، خاک بەسەرمان. شەو ڕۆژ خەریکی نوێژ و عیبادەت و چاکەین و ئەیدین بە خەڵکی، تاوانمانەتەوە. خۆمان زۆر مبارەک و شەریفین، ئاڵاینەتە خەڵکە. برای شیرن بڕۆ سەر تۆڕە کۆمەڵایەتەکان بکە، هەر سەعاتی بە نەفەرێکەوەی گرن، باش و خراپ، با کابرا خراپیش بێ، کابرا هەرچێک بێت و حەق جێبزەر غەیبەتێکی ناشرینی دەکەی. بۆی ئیسلام نورە، ئەو نورە بە هەر کەسێکەوت خوا هیدایەتی دا، هەر کەسێکیش بەری نەکەوت خوای گەورە گومڕای کرد. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بەسەت خوا بەسە، با خەریکی عیبەکانی خۆمان بین. چیمان کردو بە قیامەت؟ چیمان کردو کاتێک کە شێخ مقبل ڕەحمەتی خوای لێ بێ یەکەم تەڵی سپی کەوتە ناو ڕیشیەوە، ئاوا فەرمی ڕیشی خۆم گرت، وتم ئەی مقبل ماذا قدمت لهذا الدين؟ ئەی مقبل چیت کردو بۆ ئەم دینە، چیت پێش خستووە؟ ئەو وا بەڵێ ئێمە چی بڵێن؟ شێخ مقبل وا بڵێ ڕەحمەتی خوای لێ بێ ئەی ئێمە چیمان پێش خستووە؟ غەیری گوناه و تاوان چیمان بۆ قیامەت بردووە؟ برای شیرنم خەریکی عیبەکانی خۆمان بین، زیاتر نور ئەکەوێتە ناو دڵەکانمانەوە، هەتا خەریکی ئەوەش بین بە دوای عیب و عاری خەڵکا بگەڕین، بەخوا زیاتر گومڕا دەبین، بەخوا قوڕ ئەکرێ بەسەرمانە لە قیامەت کوا چاکەکانمان، کوا نوێژ و ڕۆژ و عیبادەتمان کاک برا هەمووی بۆ خەڵک. تۆ نوێژ کرد پاداشتەکەی بۆ خەڵک بوو، ڕۆژوت کرد پاداشتەکەی بۆ خەڵک بوو، تینوتی برسێتی بمایەوە، هاتی بۆ نوێژی جەماعەت پاداشتەکەت بۆ خەڵکە، چونکە غەیبەتی خەڵکت کرد، زوڵمت لە خەڵکی کرد، بوختیانت بۆ خەڵکی کرد. بۆی ئاگاداری خۆمان بین، خەریکی عیبەکانی خۆمان بین. ئیسلام دینێکە خوا پێی ڕازیە، بەڵام ئەو ئیسلامەوە کە خۆی تەطبیقین دڵەکانمان ڕووناک دەبێتەوە بە ئیزنی خوا. إن الدين عند الله الإسلام. خوای گەورەش دەفەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه. هەر کەسێک لە غەیری ئاینی پیرۆزی ئیسلام، جگە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی تر پەیڕەو بکات لەسەری بڕوات، خوای گەورە لێ قبوڵ ناکات. فلن يقبل منه. چێ لێ قبوڵ ناکات خوای گەورە؟ هەر ئاینێک بێ جگە لە ئیسلام
ئاینی پیرۆزی ئیسلام وهو في الآخرة من الخاسرين تەبیعەتی باش بێ سەخی بێ خێرکەر بێ یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە مادەم لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام نییە وهو في الآخرة من الخاسرين وەکو مرۆڤایەتی چاکی کرد و کەیفی خۆیەتی بەڵام لە قیامەت لە خەسارەتمەندان دەبێت چونکە ئاینی پیرۆزی ئیسلامی قبوڵ نەکرد با ئینشەڵڵا ئێمەش لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام بڕۆین بە ئیزنی خوا دڵخۆش دەبین خواناسان بۆچی دڵیان خۆش بوو لەبەر ئەوەی کاتێ هەستیان کردایە ئیمانیان لاواز بووە ئەو ئیسلامە خێر و بەرەکەتە ئیمامی مالیک ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمی هەر کاتێ هەستم کردایە دڵم ڕق بووە کێوا دەڵێ ئیمام مالیک من و تۆ لە چاو ئیمام مالیکە خەڵکی سەجادەکان و کۆڵانەکانیش نین بەڵێ برای بەڕێزم ئیمام مالیک ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمی هەر کاتێ هەستم کردایە دڵم ڕق بووە ئیمانم زەعیف بووە ئێمە هەموو دەقیق دڵمان ڕقە هەموو دەقێکیش ئیمانمان زەعیف مەگە کەسێک خوا ڕەحمی لێ کرد بێ دەی ئەمڕۆ کێمان دە جۆز قورئانمان خوێنەوە پێنجمان خوێنە دوێنێ بە هەمان شێوە بەسر پێرێ بە هەمان شێوە چەندێکمان ئەمڕۆ هەزار جار ئەستەغفیرڵڵامان کردووە کەواتە ئێمە زۆر خراپین خەریکی خۆمان بین ئەمەندە خراپین سوێن بەخوا ئەگەر خوا ڕەحمە لێ نەکا بەس ئەوەی کە کردومان ڕۆژانە لە قیامەت بین و شەرمەزار دەبین هەر کاتێ دڵم ڕق بووایە ئیمانم زەعیف بووایە ئەڕۆشتم بۆ لای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر ئەو ئیمامە گەورەی تابعین ئەڵێ بەس ئەڕۆشتم ئاوا سەیرێکمە کرد و ئەگەڕامەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەولیاکانی خوا ئەو کەسانن کاتێک کە دەیان بینیت خوات بیرەکەوێتەوە بەڵام زۆرێک لە ئێمە کاتێک کە خەڵکی سەیرمانەکە غەیبەتی بیرەکەوێتەوە بوختیان ناشرینکردنی خەڵک گەڕان بە دوای عیب و عاری خەڵکە حیابردنی خەڵک ئەمە صیفەتی ئێمە و پیاوچاکان ئەوەندە فەرقیە با ئینشەڵڵا بە خۆماندا بچینەوە خوای پەروەردگار فرضي كردوا وقد فرض الله تعالى على جميع الناس أن يدينوا لله تعالى به فقال مخاطبا رسول الله صلى الله عليه وسلم قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا خواهي قرأ فرضي كردوا لسر همو خلقي نكتنها مسلمانا كديني إسلام بكن بديني خوان دين داري خواه پرستی بو خواهي پرودگار بكن دینداریان بۆ خوا بێت بەپێی فەرمانی خوای پەروەردگار بێ بۆیە خوای پەروەردگار ڕوە کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ قل ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵکی بڵێ یا ئەیها الناس ئەی خەڵکی ئەی هەموو گرۆی ئادەمی زاد ئەی جنۆکەکانیش بە هەمان شێوە ئینی ڕەسوول الله ئیلەیکم جەمیعا من نێرراوی خوای پەروەردگارم بۆ سەر هەمووتان خوای گەورە منی ناردووە بۆ سەر هەمووتان من لەیانی خوای پەروەردگار و پێغەمبەرم صلی الله عليه وسلم هاتوومە بۆ هەمووتان ئیلەیکم جەمیعا الذي لەلایانی کێو نێرراوم من الذي له ملك السماوات والأرض لەلایانی ئەو خوای پەروەردگاری کە موڵکی ئاسمانەکان و زەوی و ئەوەشی کە لە نێوانیدایە هەمووی موڵکی خوای پەروەردگارە هەمووی خوای پەروەردگار دروستی کردووە و موڵکی خوای پەروەردگاریشە لا إله إلا هو خوای گەورە تاک و تەنهایە و شەریک و هاوڵی نییە یحیی و یومیت خوای گەورە خەڵکی دەژێنێ و خەڵکیش دەمرێنێ خەڵکی زیندوو دەکاتەوە خەڵکی دەمرێنێت ئەوەی کە خەڵکی زیندوو دەکاتەوە و ڕۆح بە بەریدا دەکات هەنا خوای پەروەردگارە دروست دەکات زیندوی دوایی دەمری هەم دووبارە زیندوو دەبیتەوە فآمنوا بالله ورسوله النبي الأمي إيوش إيمان بهنن بخواي پروردگار وبو محمد صلى الله عليه وسلم كأمية واتخينواري نبوة في غمر إخوة صلى الله عليه وسلم بوشي خوينواري نبوة كلا حكمة كان ويا چونکە ئەگەر خوێنواری وایە لەوانە بیان و تایە بەڵگەیەکیان پێ بواە کە بەڵگەیش نییە هەندێک خەڵکیان زیاتر پێ چاواشە ئەکرد ئەنود محەممەد صلی الله عليه وسلم خوێنوارەکەی بە قووەتە بۆی ئەم شتانی نووسیوە بەڵام کەسێک کە خوێنواری نەبێت ناتوانێت کتابێک بهێنێت کە هیچ خوێنەوارێک ناتوانێت ڕوبەڕووی بێتەوە بەڵێ الأمي الذي يؤمن بالله وكلماته بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمانی بە خوای پەروەردگار هەیە و ئیمانی بە هەموو وشە و فەرمانێکی خوای پەروەردگار هەیە
کەواتە ئێوە ئیمان بەخوای گەورە بهێنن، ئیمان بە پێغەمبەری خوا بهێنن صلی الله عليه وسلم. ئەی خەڵکینە واتبعوه، ئێوە شوێنی محەممەد بکەون صلی الله عليه وسلم لعلكم تهتدون. بێگومان ئەو لعل بۆ تأکید، يعني تأکید ئەگەر ئێوە شوێنی محەممەد بکەون صلی الله عليه وسلم خوای گەورە هیدایەتان دەدات. وإن تطيعوه تهتدوا. خوای گەورە دەفەرمێ ئەگەر ئێوە شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله عليه وسلم، ولو ئایترا فەرمی ئەگەر گوێڕایەڵی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم خوا هیدایەتان دەدات. ئەگەر بەتەمای هیدایەتی، ئەو هیدایەتی کە ئێمە هەموو ڕۆژێک دەڵێن اهدنا الصراط المستقيم، صراط بەڵام ڕێگای ڕاست، کە دەڵی خوایە گیان هیدایەتم دە بۆ ڕێگای ڕاست، ئەبێ ئینشاڵڵا پشتیوان بەخوا بزانی ڕێگای ڕاست کامێ لەسەری بڕۆی. بەڵام برای خۆشەویستیشم هەموو کاتێکشەوە بزانن بەخوای گەورە بە دوای خەڵکی بێعەیبا بگەڕی بەخوا دەست ناکەوێت، بەخوا نە خۆت بێعەیبی نە خەڵکیش بێعەیبە، بۆی خەریکی عیبەکانی خۆت بە. قڕمەکە بەسەر خۆتە، هەر چیت کردو بۆ خەڵکی بێت. عامیلەتون ناسیبە، خوا بمان پارێزێ. کەسانێکی لە ڕۆژی قیامەتە چاکەیان کردووە بەڵام دۆڕاون ڕەنجەڕۆن، بۆچی؟ لەبەر ئەوەی کردیان بۆ خەڵکی. تۆ لە ڕۆژی قیامەتە ڕازینی چاکەی بدەی بە دایک و باوک و بە کوڕ و کچەکەی خۆت، وەڵڵا خەڵکی لێت ئەسێنێ و ئێشی بات، وەڵڵا غەیبەتی مسلمانێکت کردووە، وەڵڵی بوختیانە بۆ مسلمانێک کردووە، وەڵڵا لە ڕۆژی قیامەتە بێت چاکەی بدەیتێ بە خۆشی خۆشت نییە، وەڵڵا بێ ماڵی خۆت کاول و خراپ بکەی لەبەر خاتی خەڵک. بۆی ئینشاڵڵا بە شوێنی هیدایەت بکەوین، خەریکی عیبەکانی خۆمان بین، حتا لە نوکی پەنجەمانەوە تا تەوقی سەرمان گوناه و تاوانە، غەڵەت و هەڵەیە. با ئینشاڵڵا کەسێکی ئیماندار و ئەهلی هیدایەت بین بە ئیزنی خوا. ئیمامی ئەبوو خەلیفە ڕەحمەتی خوای لێ بێ هیدایەت ئەوەیە، دەفەرمێت شەوێکیان لەگەڵ ئیمامی حەسەنی بەسڕیە بوو، هەر کاتی لای ئیمامی ئەحمەدا ڕەحمەتی خوا لێ بێ باسی پیاوچاکان بکرای، دەیفەرموو خوایە غەزەبمان لێ نەگری، داواکەم لە خوای گەورە غەزەبمان لێ نەگرێ، أسأل الله ألا يمقتنا أين نحن من هؤلاء. داواکەم لە خوای گەورە میهرەبان غەزەبمان لێ نەگرێ، ئێمە لەکوێ پیاوچاکان لەکوێ؟ ئەگەر ئیمامی ئەحمەد ئەوا بڵێ ئێمە چی بڵێین؟ ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک دەفەرمێ أحب الصالحين ولست منهم وأبغض الطالحين وأنا شر منهم. پیاوچاکانم خۆشە، چەندێک خۆشم پیاوچاک نیم. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک واڵێ ئەو پیاوە بەڕێزە و ڕقم لە پیاو خراپانە، خۆشم لەوان خراپترم، ڕقم لە کەسی خراپە بەڵام خۆشم لەوان خراپترم. ئیمامی ئەبوو خەلیفە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمی ئیمامی حەسەنی بەسڕی لە شوێنی خۆی شاردبووە، لە جێگایەک بوو، دەفەرمێت لە شەوێکی درەنگدا چۆن دەڵێ نیوە شەو خەبەرم بووەوە سەیرەکەم ئیمامی حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لێ بێ بە کوڵ دەگری، زۆر گریانێکی بەهێز بەدڵ دەگری، بەدڵ. وتم ئیمامی حەسەنی بەسڕی چی لێ ڕوویداوە؟ چی ڕوویداوە بۆ خاتری خوا؟ بەم شەوە درەنگە بۆ وا دەگریت؟ فەرمووی چی؟ ذەنب لی ذەکەرته فبەکەیت. وەڵای بیرم کەوتەوە فڵان ڕۆژ گوناهێکم کرد و دەستم کرد بە گریا، خۆ پێ نەگیرە، بیری گوناهێ لە گوناهەکانم کردەوە. ئەگەر ئێمە وا بکەین ئەبێ شەو ڕۆژ یەک دەقە نەوەستین، یەک دەقە گریانەکەمان نەوەستین، چونکە شەو ڕۆژ خەری گوناه و تاوانین. فڵان ڕۆژ خوازانە چەند مانگ و چەند ڕۆژ پێشەوە گوناهێکی کردووە، لە نیوە شەوە ئەگری بە گریانەوە بیری گوناهەکەی کەوتەوە. برای شیرین با بە خۆمان دابچینەوە. ئیسلام هیدایەتە، هیدایەتی ڕاستەقینە ئەوەیە، نەک ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی زۆربەی لەسەرێتی. با بە خۆمان دابچینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح مسلم دا وکە ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم والذي نفس محمد صلى الله عليه وسلم بيده، سوێن بەو خوایە کە گیانی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم، لا يسمع بأحد من هذه الأمة يهودي ولا نصراني
ثم يموت ولم يؤمن بالذي أرسلت به إلا كان من أصحاب النار. سوێن بۆ خوای کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. هیچ کەسێک نییە لەم ئومەتە لەمانەی سەرزەوی جوولەکە بێ یا گاور بێ یا هەر کەسێکی تر بێت بمرێت يسمع بي ناوی من ببیستێ، نە کەسێک لە ئەشکەوتێکە لە دارستانێکە ئەژی ئاگای لە یەک شارستانیەتێک نییە. بڕۆ هەندێک شوێن هەندێک وڵات کۆمەڵە کەسێکی تیا لە دارستانە ئەژین ئاگایان لە یەک شتێک و پێشکەوتنێک نییە. لە هندستان پرسیارم لە نەفەری هندی کرد، وتم لێرە چۆنە خەڵکی؟ وتی تقریبا نزیکی 150-200 ملیۆن لەمانەی خەڵکی کێوی لە ناو دارستانە ئەژین ئاگایان لە یەک شارستانێتێک نییە. هیچ ئەوانە ناڵین کە ئاگایان لە هیچ نییە، یا وەکو چۆن دەڵێ ئاگایان لە ئیسلامی و ئیسلامیان نەبیستووە. هیچ کەسێک نییە ناوی من ببیستێ. ثم يموت ولم يؤمن، پاشان بمرێ و ئیمان بە من نەهێنێت، ئیمان بەو پەیامەی خوا نەهێنێت کە هاتۆتە خوارەوە کە ئاینی پیرۆزی ئیسلامە، ئیلا ئەو کەسە ئەهلی ئاگرە بەو مەرجەی ئیسلامی بیست بێ و پێغەمبەری خوای بیست بێ صلی الله عليه وسلم، معلوماتێکی لەسەری هەبێت. کەواتە ئینشاءڵڵا با دینداری خواپەرستی بکەین بە ئیزنی خوا. والإيمان به تصديق ما جاء به مع القبول والإذعان. إيمان هنا بپیغمبری خوا صلی الله عليه وسلم چۆن دەبێ؟ دەبێ باوەڕ بە هەموو شتێ بکەی کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم. تەصدیقی کەی، سێری کە ئێمە کێشەکەمان چییە؟ کاتێکە کافرەکان ملحیدەکان کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من چوومەتە ئاسمان و گەڕاومەتەوە ئیسرا و میعراج، کافرەکان ئەمەیان بە فرسەتێک گەورە زانی، وتیان بەشک و مسلمانان سارد بکەینەوە، لەمە باشتر بۆ ئێمە دەست ناکەوێ، چونکە محەممەد صلی الله عليه وسلم قسەیەکی کردووە کەس باوەڕی پێ ناکە. نەعوذ بالله. بەلە ئێوانە وا بوو. بۆیە تصديق ما جاء به مع القبول والإذعان، ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەمووی بەڕاست بزانی، قبوڵی کەی، خۆتی بۆ یەکلاکەیتەوە، ملکەچی بیت. وتیان ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێ ئەزانی برادەرەکەی تۆ چیاڵێ؟ فەرمی چی دەڵێ؟ وتی ئەڵێ ئەم شەو چوومەتە قودس، لەوێ شەو چوومەتە ئاسمان و گەڕاویشمەتەوە بۆ ماڵی خۆمان. باوەڕ بەم قسە دەکەی تۆ؟ فەرمی چی؟ فەرمی لئین قال ذلك لقد صدق فقد صدق. ئەگەر وای فەرموو بێ ئەوە ڕاستی فەرمووە، من هەواڵی لەوە گرنگتریش پێ بڵێ، شتێکم پێ بڵێ لەوە گەورەتریش بێ باوەڕی پێ یەکەم. ئەمە تەصدیقە. ئەوەی پێغەمبەری خوا فەرمووی بێتی صلی الله عليه وسلم باوەڕم پێ هەیە 100%، چونکە عەقڵی خۆم ناکەمە قیاس بۆ وەرگرتنی ئایەت و حەدیث یا بۆ ڕەتکردنەوەی ئایەت و حەدیث. ئەوەی کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم بە فەرمانی خوایە هەمووی قبول دەکەم، هەمووی باوەڕم پێیەتی بەڕاستی دەزانم و ملکەچی فەرمانی خوا پێغەمبەری خواش دەبم صلی الله عليه وسلم. ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەگەر وای وت بێ، کەواتە تۆش کابرا شتێکی پێوت یەکسەر باوەڕم مەڵێ ئەشهەدو بیلا ڕاستەکەی یا ڕاست ناکەی، نە، شتەکان تەئکید بکەینەوە باشترە بۆی تووشی گوناه و تاوان نەبین ئینشاءالله. بەس تەنها نییە لا مجرد التصدیق، بەس بڵێ من باوەڕم پێیە و وەڵام من شوێنیشی ناکەوم، وەڵام من ئەزانم محەممەد صلی الله عليه وسلم ڕازگۆیە، بەڵام تەصدیقێکم ڕازگۆیە، بەڵام بەخوا شوێنی دینەکەی ناکەوم. ولهذا لم يكن أبو طالب مؤمنا. أبو طالب لم يكن أبو طالب مؤمنا بالرسول صلى الله عليه وسلم مع تصديقه لما جاء به. أبو طالب نبو إيمان دار لكاتك ديوت أويك محمد عليه صلى الله عليه وسلم راسته كوات التصديق لتنيا قبول نية أبي مع القبول والإذعان، أبي باوري شباب هني شايتمان شبه هني وكاتته دبيته مسلمان. أبو طالب كمامي في غمري خويا صلى الله عليه وسلم ديوت برو دينداري خود بلاو كروا
والله لن يصل إليك بجمعهم حتى أوسد في التراب دفينا فاصدع بأمرك ما عليك غضاضة أبشر وقر بذاك عيونا ودعوتني وزعمت أنك ناصحي فلقد صدقت وكنت قبل أمينا. شعرك دريش بەڵێ تۆ بانگی منت کرد بەڵام وەڵی تۆ کەسێکیش پێش ئەوەی کە بڵێ پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم تۆ کەسێکی ئەمین و ڕازگۆ بووی و دەستپاک بووی. ولقد علمت بأن دين محمد صلى الله عليه وسلم من خير الأديان البرية دينا. يقينم هي أزانم علم بيه كدين محمد صلى الله عليه وسلم أو ديني كباسي دك أو بخلقي دليه باشترين ديني سر زوية بلام لبر رومي خلقي باوري بينا هنم براست يزانم أو تصديقك هي بلام لبر رومي خلقي باوري بينا هنم. أبو جهل باوري وابك محمد بيغمر إخويا صلى الله عليه وسلم. هرقو چون فرعون باوري هبوك موسى بيغمر إخويا سلام إخويا لسربيه بلام باوري بينا هنا بزمان وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. كواتب تنابڵێ من باوەڕم بە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و شوێنی ناکەم و شایەتمانیش ناهێنم نابێتە موسڵمان ئەبێ شایەتمان بێنی ملکەتی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بۆیە لەگەڵ شەکە بە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بەڕاست زانی ئەبوو تالیب بەڵام چونکە بە زمان شایەتمانی نەهێنا و شوێنی ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە نەکەوت ملکەتی فەرمانی خوا نەبوو مسلمان. وشهادته بأنه من خير الأديان شایەتیش ئەدای و دینەکەی محەممەد صلى الله عليه وسلم باشترین دینە. خۆشەویستان ئەوەی کەم شۆ باسمان کرد ئەوەیە ئەبێ شوێنی ئاینی پیرۆزی ئیسلام کەوین خوای گەورە ئەو نیعمەتە گەورەی بە ئێمە داوە ڕازیە بەوەی کە ئیسلام تەنها بەرنامەی ئێمە بێت دەڵێن خوای گیان سپاس بۆ تۆ الحەمدولله کاتێک کە نوێژ دەکەی بڵێ الحەمدولله بدل بڵێ الحەمدولله خوایە گیان کە تۆ هیدایەتی منت کرد الحەمدولله خوایە گیان تۆ من خسە سەر بەرنامەیەک ئەو بەرنامەی کە خۆت پێی ڕازیت تۆ منت دروست کرد هیدایەتی منیشت دا بۆ سەر بەرنامە و ڕێبازێک کە خۆت پێی ڕازیت ئەوە سپاسی خوای دەوێ ئەوە پێویستە ئاگاداری ئەو خاڵە بین خوای گەورە منەتەکا بە سەرمانەکە هیدایەتمانی داوە بۆی ئینشاءڵڵا ئێمەش با بە ئیزنی خوا شوێنی پێغەمبەری خوا بکەوین صلی الله عليه وسلم و ئینشاءڵڵا خەریکی دینداری و خواپەرستی خۆمان بین هەر کەسە وڕاتە ناو قەبری خۆیەوە هەر کەسە لە ڕۆژی قیامەتە وكلهم آتيه يوم القيامة فردا محاسبەی هەر کەسێک لە ئێمە دەکرێت لەسەر گوناه و تاوانەکانمان گەورە و بچووک ئەگەر خەریکی گوناهەکانی خۆمان بین بۆ قیامەتمان باشترە دەڕۆینە قەبری خۆمانەوە محاسبەی خۆمان پەیوەندی بە خۆمانەوەیە و پەیوەندی بە خەڵکی ترەوە نییە بۆی ئینشاءڵڵا با بە خۆمان دابچینەوە ئاگامان لە خۆمان بێ دینداری خواپەرستی زیاتر بکەین ئینشاءڵڵا لە وتارەکانی داهاتوە زیاتر بەردەوام بین لەسەر ئەم کتابە بە نرخە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا بۆی عەقیدە و بیرباوەڕی خۆمان پاکەینەوە دڵی خۆمان لە گوناه و تاوان پاکەینەوە بە ئومێدیەوە ئینشاءڵڵا مردین لەناو گۆڕدا دڵخۆش و بەختەوەر بین یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ربی خوای ئاخرمان بەخێر بگێڕی خوای گیان ئەم مەجلیسانە بکەیتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان خوای گیان لەو کەسانەمان بگێڕی کە بە شوێن عیب و عاری خۆماندا بگەڕین خەریکی عیب و عارەکانی خۆمان بین یا رب العالمین لە غەیبەت و بوختیان و قسەی ناشرین و نابەجێ و لە گوناه و لە تاوان لە خراپە و فاحیشە بە دڕەوشتی بە دوورمان کەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم.